زیاتر لە 7,160 کارت ئێمە دابین بکەینەوە و بتوانین ئەو کارتانە کە پەیوەستە بە کەڕکدوو کە پێ دەرێن پێرزین حەقەتەن ئەو کارتانە زۆڕوریە کە ئێستا هاوڵاتیان ئێمە دواتر ژمارەکانیشیان لە سایتی خۆمان دایدەبەزێنەوە گشت ئەو هاوڵاتیانە یان ئەو جوتیارانە یان ئەو کەسانەی کە ئەو کارتانیان بەناوی خۆیانە دەتوانن سەردانی مولکایەتی بەشی مولکایەتی لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر بکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان لە یەکشەمی داهاتوو هاوڵاتیان دەتوانن بەپێی ئەو ژمارانە بێن سەردانمان بکەنەوە بۆ مامەڵەکانیان ڕای بکەینەوە و ئەو پرۆسەیەش لێرەدا کۆتایی پێنایەتەوە بەڵکو بەردەوام دەبین ئێمە بۆ ئەوەی گشت ئەو کاتانەی کە ژمارەکەی پێشتر ئاماژەم پێ کردەوە بتوانین گشتیان بکەینە سەنەت ئەو کارتەی کە پێی دەوتن باغمرە شەهاب گدەڕەشە لەوێن دەریش 5,000 کارتمان هەیە و دواتریش کارتەکانی کە لە قەرەبووی گوندی کۆری بە هەماهەنگی لەگەڵ بەڕێز تاپۆی ئینکاوەی بتوانین ئەوانش لە ئایندەیەکی زۆر نێزیک بە هەماهەنگی لەگەڵ گشت ئەو بەشانێک کە ئاماژە پێکردەوە دابین بکەین. بابەتی هەشتی حەساڕۆکەوانێت ئەوە کەیسێکی تایبەتە و حکوومەت بەجددی لەسەر ئەو کەیسێ کار دەکاتن. ئومێدوارم کە بتوانین لە ئایندەیەکی زۆر نێزیک بگەینە چارەسەرێکی تایبەت لە بۆ هەشتی حەساڕۆک لەبەر ئەوەی ئەو هاوڵاتیان وێندەر حەقەتەن براو خوشکی ئێمەنە و حکوومەت سەرۆکی حکوومەت و جەنابی وەزیری شارەوانی ئاگدارم لە سەخەتن و دەیانەوێت بە هەموو شێوەیەک لە شوێیەکان بتوانێتن گرفتی هەشتی حەساڕۆک چارەسەر بکرێ